يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، زمان خەڵاتی خوای پەروەردگارە، بەڵام بەمەرجێک ئینسان بزانێت چۆن بەکاری دێنێ. عقبەی کوڕی عامیر سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ: قلت يا رسول الله من نجات؟ چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، عەرزم کرد ئەی پێغەمبەری خوا، ڕزگار بوون بەهۆی چیەوەیە؟ بەهۆی چ شتێکەوە ئینسان سەرفراز دەبێ، ڕزگار دەبێ لە بەڵاو ناڕەحەتی دنیا لە نەهامەتیەکانی قیامەت. فەرمووی: ئەی عوقبە، ئاگەر لە سێ شت بێ. یەکەم، ئەمسک عەلەیکە لیسانەکە. ئەمسک عەلەیکە لیسانەکە، خاڵی یەکەم ئاگاد لێبێ ئەو قسانەی بەهۆی زمانەوە لەسەرت دەکەون دەستیان پێوە بگرە، دەمت بگرە و مەیانڵێ. زمان دوو بابەتی هەیە، ئەو قسانی کە دەیکە یان لەکە یان عەلەیکە. زمان خەڵاتی خوایە، حتا بەکاری بێنی و قسەی پێ بکەیت چاکە، بەڵام لەکە بۆ تۆ باش بێ، هەم خێر بێ بۆ خۆت هەم بۆ خەڵک. بەڵام قسەکەی کە پێچەوانە بوو و عەلەیکە بوو بە بەڵا بۆ خۆت، کە بوو بە بەڵا بۆ خۆت واتە بەڵایە بۆ خەڵکیش. ئێستا تۆ غیبەتی خەڵک دەکەی، بەڵایە بۆ خۆت، بەڵایە بۆ خەڵکیش. بوختان دەکەی پێش خەڵک، بەڵایە بۆ خۆت، بۆ دین و ئیمانت. ئیمانت سفر دەکاتەوە، چاکەکانت دەڕوە، هەموو خراپەکانی خەڵکت بۆ دێ، کەواتە ئەوە عەلەیکەیە. فەرمووی ئاگاد لێبێ هەر قسەیەک عەلەیکە زمانت وتی بەڵا بوو بۆ سەر خۆت، نەهامەتی بوو، نەداری بوو، مەیڵێ، دەمت بگرە، زمانت بپارێزە، ئەوە ڕزگارت بووە. دووەمیان، وەلیەسعکە بەیتوک، ئاگاد لە ماڵەکەت بێ، دڵت بە ماڵ و حاڵی خۆت خۆش بێ. هەر کەسێک بەڕێزان، ژن بێ یان پیاو، دڵی بە ماڵی خۆی خۆش بێ، لە زۆر نەخۆشی دەرونی دەپارێزرێ. هەر وەختێ چوویتەوە ماڵەکەی خۆتەوە، زۆر دڵت بە ماڵەکەت خۆش بێ. ئەو کەسانی کە بێ ماڵ و حاڵن، نرخی ماڵ دەزانن. وەڵڵی ئەوە سوپاس بۆ فەزلی خوای گەورە کە ئێمە ئێواران، نیوەڕوان، هەر وەختێک کە دەڕۆینەوە لە دەرگای ماڵی خۆمان دەدەین و دەرگامان لێ دەکرێتەوە دەچینەوە ماڵی خۆمان، ئەوە لەگەڵ یا عادی بووین. ئەینا کەسێک کە ماڵ و حاڵێکی نییە، هەر ڕۆژەی لە دەرگای کەسێکە، ئەزانێ ماڵ چەند گەورەیە. بۆیە ئاگاد لە ماڵەکەت بێ، نرخی ماڵەکەت بزانە. ئەگەر ماڵ و حاڵێک خوا پێیدای، وەلیەسعکە بەیتوک، ئاگاد لە ماڵەکەت بێ، دڵت پێی خۆش بێ، لە ماڵی خۆتا دانیشە. زۆر ئەملاولا مەکە، زۆر ماڵە و ماڵ مەکە. ماڵەکەی خۆت لە هەموو شوێنێک خۆشترە، ئەتر بۆچی دڵت تیا تەنگ دەبێ؟ هەر وەختێ ئینسان ئەوەندە ڕۆیشت بۆ ماڵان، ماڵی خۆی لە ماڵی خۆی میوان بوو، حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان، سووک دەبێت لە کۆمەڵگادا، تووشی زۆر بەڵاو و ناو و ناتوەرە دەبێ و بە بێحرمەتی سیر دەکرێت. فەرمووی ئەگەر دەتەوێت ڕزگار بی، ئاگاد لە ماڵەکەی خۆت بێ، ماڵی خۆت لە هەموو شوێنێک باشترە. ئیشی ضرورن نییە بۆ دەچی بۆ بازار، بۆ قەرەباڵغی بازار دروست دەکەی، بۆ ڕێگا لە خەڵک دەگری، بۆ لە ماڵەکەی خۆتا دانانیشی. سێمیان، وەبکی عەلا خەتیئەتیکە، بۆ گوناهەکانی خۆت بگری. سەیریکەن بەڕێزان، فەرمووی وەبکی، ئەگە گوناهت کرد پێ مەکەنە. زۆر خەڵک هەیە کە بێ شەرعی دەکا و گوناهێک دەکا، بە پێکەنینەوە دەیجێڕێتەوە. نەخێر، هەر وەختێک گوناهێکت کرد، حەق وایە بگری بۆ گوناهەکەت. ئەمجا خەتیئەتیکە، نەک خەتیئەی خەڵکی. هەمیشە بەڕێزی وا هەیە چاوی لەسەر خەڵکە، فڵان کەس ئەو گوناهی کردووە، فڵان کەس وایە. چاول لەسەر گوناهەکانی خۆت بێ، ڕزگارت دەبێ. ئەگە گوناهت کرد، بۆی پێ مەکەنە، بۆی بگری، بەڵام بۆ گوناهی خۆت سەیری گوناهەکانی خۆت کە، ئەوەندە چاوت مەبڕە سەر خەڵک، ڕزگارت دەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم سێ ئامۆژگاری پێشکەشی ئەو سەحابە کرد، بەمە ڕزگارمان دەبێ. ئەم فەرمودەی ئیمامی ترمیزی ڕیوایەتی کردەوە، شێخ ئەلبانی لە صەحیحە
سلسلة أحاديث صحيحة بجمال فرمودي 888 روايتي كردووە بەڵێ ئاگال لە زمانت بێ کۆمەڵەشت هەیە نابێ باسییانکەی جمعەی ڕابردوو لەگەڵ جەنابتاندا باسی هەندێک شتمان کرد کە دەبێ ئینسان زمانی لە ئاستیاندا بگرێ و نەیڵێ نابێ بۆ خەڵکی باس بکە خاڵێکم باس کرد کە موسڵمانان تەکیدیان لەسەر کردەوە زیاتر لەسەر ئەو بابەتە گرنگە بدوێن ئەویش نهێنی نێوان هاوسەرانە ژیانی هاوسەری لەودی و قاپی ماڵەکەتەوە لە بینی تۆ خێزانتدا هەندێشت هەیە بەڕێزان نابێ بوترێ نابێ باز بکرێ چونکە دوایی بە زەرەرت تەواو دەبێ یەکێ لەو شتانی نهێنی نێوان ژن و مێردا کاری سەر جێگاییە کاتی جیماع و ژووری خەوتنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە لە صحیحی جامیعە بەژمارە فەرمودەی 4008 هاتووە و صحیحە خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی عسى رجل يحدث بما يكون بينه وبين أهله أو عسى امرأة تحدث بما يكون بينها وبين زوجها فلا تفعلوا فمن خەڵکانێکن پیاوی وا هەیە دەچێت لەناو کۆمەڵە کوڕوکاڵ و پیاوانی تردا باسی ئەوە دەکات چی لەگەڵ ژنەکەی کردووە لە کاتی جیماعدا فەمووی ئافرەتیش هەیە ئەچێت لەناو کۆمەڵێک ژندا باسی ئەوە دەکات مێردەکەی چی لەگەڵا کردو و چی لێ کردووە لە کاتی سەرجێگاییدا فەمووی فەلا تەفعلوا ئەوە لە موسڵمان ناوەشێتەوە ئەوە لە موسڵمانی بە شەخسیەت و بە هەڵوێست لە ژنی سنگین و سالارەی ناوماڵ لە پیاوی بەڕێزی وەکو ئێوەی ئەهلی مزگەوت ناوەشێتەوە نابێ ئەوەی کە ئینسان لەگەڵ خێزانیدا ئەنجامی داوە هەر زەگۆیانە لە دەرەوەی ژووری نووسن بیژەڕێتەوە بۆ کەسانێکی تر جا ژن بێ یان پیاو فەلا تەفعلوا ئومەتەکەم نەچن شتی وا بکەن ئەوە نهێنی نێوانتانە نابێ کەس لەت ببیستێ لە دوو حاڵەتدا نەبێ لە دوو حاڵەتدا باسی نهێنی سەرجێگایی ژن و مێردایەتی دەکرێت ئەمە نابێ پشاردرێتەوە چونکە بە زەرەر تەواو دەبێ مسلمانان حاڵەتی یەکەم لە کاتی عیلاجدا لە کاتی چارەسەری پزیشکیدا بۆ نمونە زۆر ئاساییە ژن و پیاوێک بچنە لای دکتۆرێکی پسپۆڕ یان ئەگەر پیاوەکە نەدەگونجا ژنەکە بچێتە لای دکتۆرێکی ئافرەتانی پسپۆڕ مافی خۆیەتی بڵێ من لە کاتی جوودبوونان ناگەمە ئارەزووی جنسی ئایا هۆکارەکەی چییە ئەمە نابێ ئەم ئافرەتە بیشارێتەوە لە ناو دڵیا پەنگ بخواتەوە ئالەم حاڵەتەدا عیبە نییە شەرع نەهی لێ نەکردووە بەڵام لای چیە لای دکتۆری پسپۆڕ ئەم ئافرەتە باسی خۆی بکە یان پیاوێک بە هەمان شێوە حاڵەتێکی جنسی ناتەواوی هەبوو ناشەرعی نییە بڵێ لەگەڵ خێزانەکەمدا ناگەمە ئارەزوویە کە خوای گەورە حەڵاڵی کردووە ئەمە دەکرێت بۆ دکتۆر باز بکرێ ئەوە پسپۆڕی بواری خۆی هەیە یان خێزانەکەی لە جوودبوونا دەترسێ ئەوانە ڕوودەدەن ئەوە دەبێت پسپۆڕێکی بواری نەفسی و پزیشکی تایبەت بەخۆی بۆی باز بکرێ حرام نییە بڵێ وەڵام مادام پێغەمبەر فەرمووی باسینەکەی ئەمە حاڵەتانە جیاوازن لە حاڵەتی چارەسەردا دەبێت باز بکرێ لە حاڵەتێکا کە پێویستە ئاماژەی پێ بکەم بەڕێزان چونکە ئەم گەنجانێکمان بینیوە کە تووشی ئەم حاڵەتە بوون سەرەتای تەمەنیانە هەرزەن هێشتاکانە باش لە بارودۆخەکان تێناگەن کەسێک کچێک دەگوازێتەوە سەی دەکات لە یەکەم شەوی هاوسەریدا شتێک نابینێ کە بۆ خۆمان دەزانین باسی چییە واتە پەردەی کچێنی تەواو نەبووە ئالەم کاتەدا ئەم کوڕە نابێ ئەم بابەتە لای دایکی بدرکێنێ لای باوکی باسی بکە لای بنەماڵی کچەکە باسی بکە بە پێچەوانەوە دەبێت پەردە پۆش بکرێ ئەمە لە ژووری نووسنا ڕوویداوە لە نێوانیاندا بڕوا بۆ لای دکتۆرێکی ژنان و منداڵبوونی پسپۆڕ فەحسێکی ئەم ئافرەتە دەکات چونکە ئێمە چەندین حاڵەتمان هەیە بەڕێزان هەر لە هەزار ئافرەتە یەکێک خوای گەورە هەر پەردەی کچێنی بۆ دروست نەکردووە هەر نیەتی هەر ئەسڵەن تاوانێکی نەکردووە ئەم کچە بۆیە ئەگەر چوو بۆ لای پسپۆڕی خۆی بۆ کوڕەکەی شی دەکاتەوە کە ئەم کچە هەرچی عیبێ نیەتی دەستی نامەحرەمی بەرنەکەوتووە مەیکە بە هەرابوختانی بۆ دروست مەکە ژیانی خۆت مەشێوێنە بۆیە نابێت ئەم بابەتە باز بکرێت ئیلا بۆ پسپۆڕەکە نەبێت لە ڕووی شەریعەتەوە ئێمە کاتی خۆی لە فەقیهاتیدا لە خزمەت مامۆستا بەڕێزەکانی خۆمان خوێندومانە ئافرەتی وا هەیە لە دامێنیدا عیب نەبێ ئێسقانێک هەیە کڕکڕاگەیەک هەیە پیاو بە هیچ شێوەیەک ناتوانێت بچێتە لای ئەمە نابێت لای خەڵک باسی کا بڵێ کچەکە وا بوو ئەبێ بیباتە لای دکتۆرێکی پسپۆڕ ئەویش بە ئەمانەتەوە کە کەس دەی نابیستێ لەو ژوورە ناچێتە دەرەوە بابەتەکە چارەسەر دەکرێت
بۆیە ئەم نهێنیە نابێت لای هیچ ئەندامێکی خێزانەکە نە کوڕەکە لای با کەسوکاری خۆی نەبووە کەسوکاری کچەکە باز بکرێت لە بینی ئەم کوڕ و کچەدا بمێنێتەوە هەتا دکتۆری پسپۆر راپۆرتی خۆی لەسەر دەدا. ئەو بابەتەش بە ئاسانی کۆتایی پێدێ و بوختانیش بە کەس ناکرێت. دووەم لە فتوادا لە کاتی فتواداندا لای لیژنەی فتوای پسپۆر و ئەمانەت پارێز یان لای قازی و حاکم و دادوەر کەسێک گرفتێکی هەبوو لەگەڵ خێزانەکەیدا لە بواری سەرجێگایی و جیماعی شەرعیدا نابێ هەربی خواتەوە هەر لە ناو دڵیا پەنگ بخواتەوە. ئێمە دڵێن نابێ بۆ خەڵکیشی باس بکە ئەی چی بکە هەر ئەوا دانیشێ و تووشی خراپە بێ ئەچێتە لای حاکم ئەچێتە لای دادوەر چینی هێنی بینی خۆی و هاوسەرەکەیەتی حەڵاڵە لەوێ باسی بکە بە پێی پێویست باسی بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئیسلامی ئێمە بەڕێزان هەموو ئەو شتانەی بۆ ئێمە باس کردووە. فرمودەیەک وەردەگرین لە صحیحی موسلیمە عەبدوڵڵای کوڕی ئەبی قەیس دەفەرمێ چوومە خزمەت دایکی ئیمانداران خاتو عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سألت عائشة كيف كان رسول الله صلى الله عليه وسلم يصنع في الجنابة پرسیارم کرد دایە عائشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لەگەڵ هاوسەرەکانیدا جوود دەبوو خۆشتنی چۆن ئەنجام دەدا أكان يغتسل قبل أن ينام أم ينام قبل أن يغتسل كاتك جماعي شرعي أنجام ددا لشي جران دبو بيويز دبو خوي بشوا وإن كنتم جنبا فطهروا كات لشتان جران بو واجب أخواتان بشوان أو خوشنا لسا بيغمبري واجب بوا چي دكر آية دنوست بياني خوي دشت يان خوي دشتو خوي بادا كردو أمجا دخوت إما برسيارك خاتو عائشة خيزاني بيغمبر صلى الله عليه وسلم نهيني نيواني أنا بەڵام لێرەدا خاتو عایشە وەکو مفتی لێ دەپرسرێ نەک وەکو ژنی پیاوێک وەکو مفتیەک لێ دەپرسرێ فتواکەش دەبێت لە چێوە بێگرێت لە ژیانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆیە باسی دەکا خاتو عایشە فەرمووی كل ذلك قد كان يفعل پێغەمبەری خوا هەردووشیانی دەکرد ربما اغتسل فنام وربما توضأ فنام جار هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لەگەڵ خێزانیا جوود دەبوو لە شگرانی بەسەرا دەهات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەدەخەوت دەچوو خۆی دەشت ئەم جارەکانە دەخەوت یەکەم جار خۆی دەشت ئەم جار بە پوختی دەخەوت جاری واش هەبوون بۆ نمونە نەیویستووە یان جاری دووبارە جیماع بکاتەوە جارشکە ناکرێت خۆ بشواتەوە یان ئاوەکە ئامادە نەبووە یان شەوگار زوو بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە لە ژگرانی بەسەرا دەهات قەت نەچۆتە ناو جێگاوە بخەوێ دەچوو دەستنوێژێکی پوختی دەگرت ئەم جا دەخەوت وەیە فەرمووی ئەگەر کەسێک جیماعی لەگەڵ خێزانیدا کرد با نەخەوێ ئەگە خۆی بۆ نەشۆرا بڕوا دەستنوێژێک بگرێت چۆن بۆ نوێژ دەستنوێژ دەگری دەستنوێژێکی پاک و پوخت بگرە ئەم جا لە جێگاکە تا بخەوە بینی هەموو جیماعێک دەستنوێژێکی تێدا بکرێت ئەوە هەمومان ضرورە بەڕێزان بیزانین پاداشتێکی زۆری لەسەر وەردەگری لە زۆر نەخۆشی پرۆستات و ئەوانەش دەپارێزرێ زۆربەی خەڵکی ئێمە کە تووشی پرۆستات دەبێ پەنا بەخوا کە نەخۆشیەکی کوشندە و خراپ و بە ئازارە هی ئەوەیە جیماعی لەگەڵ خێزانیا کردووە لەناو جێگاکە لێ ڕاکشاوەتەوە پێغەمبەر فەرمووی هەستە بڕۆ تارەتێک بگرە خۆت خاوێنکەوە دەستنوێژ بگرە ئەمجا بە پوختی بخەوە لەگەڵ خێزانتدا تووشی ئەو نەخۆشیانەش نابێت ئەو ئەجرە گەورەشت بۆ دەنووسرێ لێرەدا مەبەست و بەڵگەمان لەسەر ئەوە بوو خاتو عایشە خۆ نابێت نهێنی خۆی پێغەمبەری خوا باسکە بەڵام فتوایە لە فتوادانە بۆت هەیە بپرسی و فتواکەشت بۆ باس بکرێ هەر خاتو عایشەی دایکی ئیمانداران دەفەرمێ أن امرأة رفاعة القرظي جاءت إلى رسول الله صلى الله عليه وسلم پیاوێک هەبوو ناوی ڕوفاعە بوو ژنێکی هەبوو ژنەکەی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا إن رفاعة طلقني فبت طلاقي ڕوفاعی هاوسەرم تەلاقی داوم لێم جیابوتەوە سەیری کۆمەڵگەی پێغەمبەر کردن صلی الله عليه وسلم کۆمەڵگەیەکی کراوە ئافرەتێک بۆ خۆی زۆر بە ئاسایی باسی دەکات لە هاوسەرەکەم جیابوومەوە ئەی پێغەمبەری خوا لە هاوسەرەکەم جیابوومەوە فبت طلاقي عیدەم بەسەر چووە سێ مانگ و ئەوەندە ڕۆژە دانیشتوم و سێ جار کەوتومە بێنوێژی و پاک بوومەوە هیچ پەیوەندیم بەو پیاوە نەماوە وإني نكحت بعده عبد الرحمن بن الزبير القرظي دوای سێ مانگ و چوار مانگەکە شوم کردەوە بە پیاوێک ناوی عەبدوڕەحمانی کوڕی زوبەیری قەرەضیە بەڵام ئەی پێغەمبەری خوا ئێستا من شێشەم هەیە ئێستا ئافرەتێکی ئێمە تەلاق بدرێ دوای سێ بێنوێژی یعنی تقریبا جا سێ مانگ دەکات تقریبا دوای سێ مانگ شوو کاتەوە خەڵک دەڵێن کوڕە و بۆ مێر دوای کردووە لە کۆمەڵگەی پێغەمبەرە کەس بە کەسی وا نەدەگوت ئەم ئافرەتە خۆی لای پێغەمبەری خوا باسی کردووە دوای پاکبوونەوەم لە عیددا
چوم کردوێتەوە بۆ عەبدوڕەحمانە بەڵام ئەی پێغەمبەری خوا من ئێستا گرفتێکم هەیە گرفتێکی سەرجێگاییم هەیە ئەها لێرەدا بۆ قازی دەبێ باز بکرێ پێغەمبەری خوا فەرمووی گرفتەکەت چییە کچم خوشکم فەرمووی ئینەما معه مثل الهدبەتی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا من بۆیە مێردم دەوێ لەزەتەکانم بشکێنم ئەو عەورەتەی کە پێوەیەتی عینەن دەڵی پەتکە ئەڵی دۆخینە پەتێکی شلە هیچ سوودی ژن و مێردایەتی لێ نابینم ئەها سەیریکە ئەوە بە ئاشکرا لە بەردەمی پێغەمبەرا دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیرێکی کرد و سەیری دەموچاوی کرد و قازی دەبێت زۆر وریابێ فەرمووی لعلکی تريدين أن ترجعي إلى رفاعة لا بەخوا ئەزانم بۆ مێردە کۆنەکەت پەشیمان بوویتەوە حەز ناکەی ئەمیش دەست لێدا فمشتی وانابێ حتى يذوق عسيلتك وتذوقي عسيلته بەخوا تا هەنجوینەکە لێ نەخوا و هەنجوینی لێ نەخۆی تامی یەکتر نەکەن نابێ بگەڕێیتەوە بۆ لای مێردە کۆنەکەت چونکە ئەو سێ بە سێ تەڵاقی داوی من ئاگام لە قەزیەکەیە من لە دادگال لەگەڵتاندا بووم واتە پێغەمبەر وەکو دادوەرێک ئاگای لە کێشەکە هەیە بەڵام ئەی ژنی فێڵباز تۆ ئەتەوێ بەم شێوەیە مێردەکەی دووەمەت ڕەفسکەی هەر دەست لێ نەدا و ژوون نەبێ لەگەڵاو بگەڕێیتەوە بۆ لای مێردەکەی یەکەمت شتیوان نابێ بوختانی بۆ مەکە ئەو پیاوە لەوە ناچێوا بێ لەبەر ئەوە حتا هەنجوینەکەی لێ نەخۆی مەبەستی جیماع بوو و ئەو هەنگوینە شیرینەکە لێ نەخوا مەبەستی جیماع بوو نابێ بگەڕێیتەوە ئەم فەرمودەی ئیمامی بوخاری و ئیمامی مسلم لە صحیحەینا ڕیوایەتیان کردووە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرەدا ئەم ژنە کە ئەم بابەتەی هەیە لەگەڵ مێردەکەیدا بە ئاشکرا باسی دەکات لە بەردەمی قازیدا بەڵام بۆ خەڵکیەکەی باز نەکردووە لە سونەنی نەسائیدا حەدیثێکمان هەیە ئاشکراتر هەر خاتو عایشە دەفەرمێ ئافرەتێکە بوو ناوی غومەیسا یان ڕومەیسا بوو هەردوو ناوەکە لە حەدیثەکە هاتووە هات خزمت پیغمبر صلی الله علیه و سلم تشتكي زوجها انه لا يصل اليها وتي اي پیغمبری خو افرتكم طلاق دراوم لها وسرم جابو مو بها وجينم شون كردو بپیاوک بلان پیاوکا عورتي او دب شوكا ناقات ناولشم حد باشكرا اما دقي فرمودك يا بريزان ها باسي كاري نيواني شنو ميرد لخزمت پیغمبر افرتك باسي حالي خوي دكا برون وراشكاي باسي دكا والله لو كاتدا فلم يلبث أن جاء زوجها هذا فما أوندي بينا شجناك هل يبو بياوكش هات ميردكي هات ميردي دومي وتي يا رسول الله هي كاذبة بخوا مجند رودك بخوا بختان بودك هذا بمشكانه وهو يصل إليها بخوا عورتي من عيبيني وحمولا ولا شيء أو والدك أنه ينفضها نفض الأديم من دقي فالمدك عن موا وتي شون بيستي حيوان كول ذكر أو أنا ولا شيء كول ذكم بلام أو بختان بودك يعني بم لفظة ميردكش دفاعي لخوي كر تريد أن ترجع إلى زوجها الأول ده لقى من جون نبي وقرأت أبو لا ميردك ونكي ببيوي دستيبا من كذا بيغمري خاصة صلى الله عليه وسلم فرمي ليس ذلك لك حتى تذوقي عسيلته خوشكم كشم نابت تهن جوينك اللي نخوة ميردكي ترد تعزى توابو لقال يا دانشة بختاني في مكة إمام النسائي أنفر مدعي رواية كدوه ئەمە بەڕێزان لای چێ دەوترێ پێغەمبەر وەکو حاکم ئەم شتەی لا باس کراوە چونکە پێغەمبەر کۆمەڵە دەوری هەبووە لەم بابەتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو حاکم ئەم ژن و پیاوە باسی نهێنی سەر جێگای خۆیان کردووە باسی عەورەتی خۆی لا کردووە ئەو توێتی ئاوا ئەو توێتی وانی ئەو توێتی وا لێ دەکەم بەڵام نە ئەم ژنە چۆ لای کەس و کاری باسی بکە نە ئەم پیاوە لای کۆمەڵە پیاو باسی ئەمە بکە ئەمە بەردەمی پێغەمبەر وەکو دادوەر وەکو حاکم لە بەردەمی حاکمە دروستە ئەم بابەتانە باز بکرێ بەڵام نەک لە مەجلیسی خەڵکیدا حاڵەتی دووەم لە نهێنیەکانی نێوانی ژن و مێرد دەبێ پیا و کوڕ وریابێ لە لای ماڵی خەزورانی لە بەردەمی خەسوو خەزوریدا هەندێشتی بینی ژن و مێرد هەیە نابێ باسی بکە حرمەت و ڕێز بەڕێزان با بمێنێ بەڵگەمان بۆ ئەوە لە صحیحی بوخاری و مسلمە هاتووە ئیمامی عەلی کوڕی ئەبی طالب زاوای پێغەمبەر و ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه و سلم علي زاوي پیغمبر و مردی فاطمه زهراء عن علي كنت رجلا مذاء جدو او من هي للشرع جنجان بتعبتي همومان بير من بيتوا باشا بيزانين واجب بيزانين دو او سي او لعورتي بياو جندينا دروا اوك هي منيه شهوتي انسانه حاڵەتی بینینی تایبەتە و لەگەڵ هاتنە دەرەوەیە لەزەتێک بەجەستەی ئینسان ژن و پیاو دەگا ئەمە واجبە خۆت بشۆی بەڵام خۆی پیس نییە مەنی خودی خۆی پیس نییە چونکە خاتو عایشە وەکو فتوا بۆ ئێمەی باس کردووە دەفەرمێت زۆرجار شڕواڵەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیجامەکەی پێغەمبەر مەنی پێ وشک دەبەوە بەدەست دەمپرواند نەمدەشتەوە
شوێنەکە دیار بوو کە مەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێوەی بۆ بڕواندوومە لێم کردوێتەوە نەمشتووە کەواتە مەنی لە خودی خۆیدا پاکە بەڵام لەش گران دەبێ پێی دوو ئاوی تر لە عەورەتی پیا و ژندێتە دەرەوە یەکەمیان مەزیە دوای مەنی مەزیمان هەیە ئاوێکی لیجی پەتی سپیە یان زەردە لە کاتی دەستبازی نێوان ژن و مێرد یان لە کاتی دەمار هەڵساندا یان لە کاتی بیرکردنەوە لە ڕەگەزی بەرامبەردا گەنجێک بیر لە کەسێک دەکاتەوە لەم کاتەدا ئەو سەری زەکەری یان دامێنی ئافەتیش بە زۆری ئەماوە دەبینێ ناولەشی ئەو تەڕایە دەبینێ ئاوێکی لیجی پەتی سپیە ئەمە حکمی میزی هەیە ئەمە لەش پێی پیس نابێ لەش گران نابێ واجب نییە بچی خۆت بشۆی بەڵام تەنها عەورەتت دەشۆیتەوە و ئەگە هاتیش دەستنوێژت دەشکێ عەورەتت دەشۆیتەوە دەستنوێژیش تازە دەکەیتەوە ئەینا واجب نییە کە ئەم ئاوە بینی بە زەکەری خۆتەوە بچی خۆت بشۆی دووەمیان ئاوی وەدیمان هەیە ئاوێکی لێڵ و سپیە وەکو مەنی وایە لێڵە و سپیە وەکو مەنی وایە بەڵام لە هاتنە دەرەوەدا ئارەزوو نەشکاوە لە کاتی دوای میزە زۆر کەس کە میز دەکا ئەو ئاوە دەبینێ بە عەورەتی خۆیەوە یان هەڵگرتنی شتێکی قورسدا ئەوانی شتی قورس زۆر هەڵدەگرن ئەو ئاوە دایمە دەبینن ئەویش دەشت گران ناکا و خۆشتن لەسەر واجب ناکە تەنها شوێنەکە دەشۆیتەوە ئیمامی عەلی دەفەرمێ كنت رجلا مذاء من لو كرانە بووم لەو پیاوانە بووم کە بەردەوام ئەو ئاوەی کە لێ ڕون و لیج و سپیە زۆربەی کات ئەو ئاوەم دەبینی بە زەکەری خۆمەوە وكنت أستحي أن أسأل النبي صلى الله عليه وسلم لمكان ابنته بلام والله حتى أنم كل روم نهى لبيغمبر بپرسم أي بيغمبر إخوة من أقا أو دايما دبينم خوم بشوم واجبة يعني چی بکەم چونکە پێغەمبەری خۆسام خەزورم بوو لەبەر حرمەتی فاتیمە کە کچی پێغەمبەرە و ژنمە وەڵڵەهی لە ڕوو نەدەهات باسی ئەو شتانە بکەم حیا و حرمەت چەند چاکە پێغەمبەر خۆسام واجبە لێی بپرسی بەڵام من چونکە کچەکەی لەلام بوو پێغەمبەری خوا خەزورم بوو لەبەر حرمەتی خەزور و زاوایەتی وەڵڵەهی نەمتوانی ئەو پرسیاری لێ بکەم نەمتوانی پێم شەرم بوو باسی عەورەت و باسی مەنی و ئەوانە بکەم بۆیە وتم مقداری کوڕی ئەسود وتی بەڵێ وتم توخوا بچۆ لە پێغەمبەری خوا بۆم بپرسە بڵێ کەسێک ئەگەر ئاوا بوو چی بکە چونکە بەخوا من لە ڕوو نایە لە پێغەمبەر بپرسم ئەو حیا و حرمەتە زۆر پێویستە هەبێ مقدار چوو لە پێغەمبەری خوای پرسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یەغسیل ذەکەرەه وەیەتەوەضەء چی ئەو پرسیارەی لێ کردووی پێی بڵێ با زەکەری بشواتەوە و دەستنوێژەکەشی شکاوە دەستنوێژەکەش تازە کاتەوە کەواتە گەنجێک ئەگەر لەگەڵ خێزانەکەیە کە سەرەتای هاوسەرگیریە یەکتریان زۆر خۆش دەوێ و دەستبازی و ئامێز دەگرن وەختی سەیرەکان ناولەشی زەکەری ئەوەی پێوەیان ژنەکە کچەکە هەست پێ دەکا ئەوەی پێوەیە ئەوە لەشگرانیان لەسەر واجب نییە بەس دەستنوێژیان شکاوەگە دەستنوێژیان هەبێ و واجبن عەورەتیان بشۆنەوە پێغەمبەری خوا وەڵامەکەی دایەوە ئیمامی عەلیش ئەو نیهێنی بینی ژن و مێردایەتی پاراست و حرمەتی بۆ پێغەمبەر و بۆ خەزورەکەی دانا بۆیە لەگەڵ ماڵی خەزورانت دەبێت کوڕ کچ ئاگادار بن ئەو بابەتانی باسی عەورەتی ئینسان و ژن و مێردایەتین دەبێت بیان پارێزی ئەو نیهێنیە دەبێت قوڕانمان ئاگایان لێبێ حرمەتی خەزوریان بگرن و لەبەر چاوی ئەوان باسییان نەکەن سێمیان ژن و مێرد عەیبی یەکتری بۆ کەس باز مەکەن بۆ بەهێمنی لە کاتی گونجاودا دانیشتن و دڵسۆزانە حەلی بکەن زنان فرميان رحم الله زوجا وقف على نقص أو عيب في زوجته فصححه وستره وببيشوان الشوا رحمتي خوالو بياوبي كاتي عيب كمكوريق لجنكي دبينه بو كسي بازناكا لكشيكي هي منو لبارو قنجاو دادا نيشه بيد الله هاوسري شيرينم بندبي عيب نيا تو أم عيبتها أم كمكوريتها أم نقصانيتها ولا الراستي كوا صححه وستره ڕاستیشی دەکاتەوە بۆی و پەردەپۆشیشی دەکات بۆ کەسیشی باز ناکە و ڕەحمەتی خوا لەو ژنەبێ ئەگە عەبد عەیبێک لە مێردەکەیدا هەبوو بۆ کەسی باز ناکە بەهێمنی لەگەڵیدا دەنیشەوە پیاوەکەم هیچ عەیب نییە پیاوێک عەیب و کەم و کوڕێکیشی هەبێ تو ئەم نوقسانیەت هەیە تخوا خۆت چاکە باسیشی ناکە لای کەس ئەها صححه وستره هەیە ڕاستی دەکاتەوە بلای ژنان باسی دەکا لای میوان باسی دەکا وەڵڵا کەشوم بەو کوڕە کرد هەر هیچی نەدەزانی هەموو شتێک من فێرم کرد ڕاستی کردوێتەوە بۆی بەڵام حیاشی بردووە نابێ باسی بکەیت یان کوڕێک کە کچێکی هێناوە بڵێ وەڵڵا گە لە ماڵی باوشی هاتە ماڵی من بازاڕی نەدەزانی تەلەفۆنی نەدەزانی بەکاربێن هەموو فێر کرد تۆ ڕاستت کردوێتەوە هەڵە بووە نەیزانیوە بەڵام لەولەوە ئابڕووت برد ئەبێت داشی پۆشی نابێ بڵێ من فێرم کرد من ئەوا بوو ئاوا بوو پێشتر دەبێ ئەمە پەردەپۆشکەی
نابێ باسی نەبوونی و نەداری عیبی جەستەیی و دەستەوستانی و فەقیر حاڵی یەکتر بۆ میوان بکەن بۆ دۆستی بکەن بۆ نزیکانی بکەن بۆ ماڵە باوانی بکەن بەڕێزان ژیانی هاوسەری دوولایەنەیە ئەخذ و عەطاء بەخوا ڕۆژە قەرزار دەبی ماڵەکەت ئەوەندە نەدار دەبێ ڕۆژە قەرز دەدەی بە خەڵک عسر و یسر ناڕەحەتی زۆری تێدایە ژیانی هاوسەری خۆشیش زۆریشی تێدایە بەخوا ژیان نییە هیچ ماڵێکی ئێمە هەموو یارخۆشی بێ هەر ماڵێک تۆ دەیگیری ڕۆژە ناخۆشیش تێدا بووە وسەعادەت وەشەقاء بەختەوەریشی هەیە ناڕەحەتی ژیان و بەدبەختیشی هەیە بۆیە ژیان دوولایەنەیە ژن هەر 10 ساڵە مێردەکەی خزمەتیەکە یەک ڕۆژ فەقیرە دەستی خاڵی بۆ جیفانی خاڵی بووە ئیتر بچێ لای ماڵی دایکی بڵێ لە برسانان مردین لای میوان بڵێ بەخوا هیچمان لە ماڵانیە ئەو هەموو ساڵە ئەو هەموو خۆشیە ئەو هەموو ساڵە ژنەکەت ڕۆشتوان ڕۆیشتویەوە لە سفرەی ئاوەدان دانیشتووی 4 ڕۆژە نەخۆشە و لە فەیەکت لە دەرەوەی هێناوە لای هەموو خەڵک باسیکە بەخوا بەنانی دەرەوە مردم ئەوە هەموو ساڵی تر نابێ ئەمانە ژیان وایە هەموو ڕۆژێکی هەر خۆشی نابێ هەموو ڕۆژێکیشی ناڕەحەتی نابێ ئەبە سەبر بگری بەرامبەر یەکتر بۆ کەسی باس مەکەی جوانترین حاڵە دەوەیە ئەگە مشکیلەکان بوون ژن و مێرد لە نێوانی خۆیاندا حەلی بکەن دایکی کوڕ و دایکی کچ یاخوا قسە نەبیستنەوە دایکی کوڕ کاتێک کە کوڕەکەی ژن دێنەوە ئەزانێت کوڕەکەیان لێساندووە هەر خواخوایەتی کوڕەکەی باسی عیبێکی بووکەکەی بکە ئەزار تەفسیری خراپی بۆ دەکا دایکی کچیش هەتا کچەکەی شووی نەکردووە لە وڵاتی ئێمە خواخوایەتی خوازبێنی کەرێکی بێ ئەگە کوڕێکی ڕێک و پێک دێ خوازبێنی دەکەوە بە شووی دەدا ئەم جاوە ئەزانێت کچەکەوی لە مەریخەوە هاتووە دەستەر زەوی کچی وا دەست ناکەوێت هەر کچەکەی یەک عیبی ماڵی مێردەکەی باسکە دایکەکە هەزار تەفسیری خراپی بۆ دەکا و ئەزانێت کچەکەیان لە دەست چۆ بەدبەخت بۆ ماڵوێران بۆ ئەمە شایانی ئەو کوڕە نەبوو بۆیە ئەو دوانە بە تایبەتی دایکی کوڕ و دایکی کچ یەک قسەی بچووک دەیان تەفسیری خراپی بۆ دەکەن بۆیە مەیخەنە بەردەمی ئەوان بەدا ئەمجا دوایی ژن و مێردیش بەخوا بۆخۆیان بۆیە ڕێک دەکەونەوە ئاش دەبنەوە لە بامێز یەکترا بە تێری دەخەون وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن دایە دڵی دایک و باوکی داماویش لەولاوە تا دەمرێ ئەو خەفەتەی لەبیر ناچێتەوە بۆیە مێڵی لای ئەوان دەبێ هەموو کچێک کە دەچێت شکاتی حاڵی خۆی لای باوکی دەکا ئەڵە باوکە مێردەکەم بۆی خراپە ئەبێ بزانی بەخوا باوکیشت هەمان تەمسیل لەگەڵ دایکت دەکا ئەگە کچێک بە دایکی دەڵێ مێردەکەی بۆی خراپە ێ بەخوا دایکیشی لەگەڵ باوکیا خراپە هەموو ژن و مێردێک ئەو ناکۆچیانەی هەیە ژنە پرتەوبۆڵەی زۆرە داواکاری زۆرە پیاویش پیاوە بەخوا بە هەموو شتێکی ژن ڕازی نییە ئەرە کەسێک بە عەقڵ یادێ ژنێک دەنگ بەسەر پێغەمبەرا بەدەستکاتەوە کەس ژنێک لە ئیمانداران بە عەقڵ یادێ ئەگە خێزانی پێغەمبەر بێ ڕۆژە هاوار بەسەر پێغەمبەرا بکە خۆی لێ تووڕەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەرێک کە ڕووی لە مانگی 14 جوانتر بووە سەحابە دەفەرمون دەستمان لە هیچ دەستێک نەداوە لە دەستی پێغەمبەر نەرمتر بێ هیچ عەترێک لەم سەر زەویەدا لە میسک و عەمبەرەوە بیگرا هیچی بەقەدەر بۆنی لاشەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش نەبووە ئەوەندە هێمن و لەسەرخۆ بوو بەلای شرادا بڕۆیشتا لەلەی نەدەکرد ئاگرەکەی بەسەر قامیش هەڕۆیشتووە تەقەی نەهاتووە لە ژێر پێیدا ئەوەندە پیاوێکی هێمن و لەسەرخۆ بووە دەوەڵی خێزانەکانی بۆڵیان بەسەرا کردووە خێزانەکانی بەسەر یاقیژاندویانە چونکە خێزانی بوون و لەسەریشیان ئیراد نەبووە ژن وایە ژنی پێغەمبەریش بێ هاوار دەکا ژنیەتی خۆی هەر دەردەبڕێ خۆ پێغەمبەری خوا کامل الأوصافە ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی خوا خۆی پەروەردەی پێغەمبەری کردووە کەچی ژنەوە نازانێ کە ژنی پێغەمبەرە خوش لێ بە ئیراد ناگرێ لەسەریشی بەتاوان ناکرێ لە صحیح بوخاری مسلمە بەڕێزان فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا بە خاتو عایشە دەفەرمێ إني لأعلم إذا كنت عني راضية وإذا كنت علي غضبة عائشة دەزانم تۆ کەی لێم ڕازی و کەی لێم تووڕەی لە پێغەمبەر تووڕەبی وتی ئەی پێغەمبەری خوا بە چی ئەزانی کە لێت ڕازیم یان لێت تووڕەم فەرموو بۆ بەخسەکردنە تا دەزانم أما إذا كنت عني راضية فإنك تقولين لا ورب محمد ئەگەر ڕازی و خۆشت دەوم و دڵت هیچی تیانێ بەرامبەرم کە سوێن دەخۆی دەڵێ سوێن بەخوای محەممەد ئەو شتەوایە وإذا كنت غضبة ئەگەر لێم تووڕەی هەز دەکەم ڕقل لێمە تووڕەی لێم عاجزی لێم یعنی پەستی لێم لە ژیانی پێغەمبەرە لە پێغەمبەری خوا پەستە لە پێغەمبەری خوا تووڕەیەش نەکەی دەڵێ لا وەڕەبی ئیبراهیمە سوێن بەخوای ئیبراهیم سەی دەکەم سوێنی بەخوای ئیبراهیم خوارد بۆ خوای ئیبراهیم لە خوای منیشە ناوی من ناهێنێ ئەوە دەزانم لەو کاتەی عایشە لێم تووڕەیە لێم ڕازی نێ و عاجزە لێم
وتي أي پیغمبري خوا أجل والله يا رسول الله ما أهجر إلا اسمك بخوا بزل لنا وكتورم لو كاتدا يتربيني جنو مرداتي ويا حزناكم هالناوي شد بينم كواتب جن هر جنا أجر جني پیغمبريش بيا برتو بولي دبي داواكاري تواو نابي پیاوي جوايا بخوا أجر مريمي كشي عمران دایکی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کچێکە و شووی بە پیاوێک بکردایە ئاسەی کچی مەزاحیم کە خۆ مەدحی کردووە لە قورئانە ئەگەر ڕابیعی عەدەویە سەرۆکی ئەولیانی ئافرەت کە کەسێک دەڵێ ئەگەر ئەوە قەت ناتوانێت هەر پیاوێک بێ ڕۆژێ لێ عاجز دەبێ ڕۆژێ ئەو پیاوە ڕەخنە لەو ژنە دەگرێ پیاوی جوایە بەڵام کەس تا کەس کەوتووە پیاوی وایە لە هیچ ڕازی نییە پیاوی وایە کەمتر ڕەخنەگرە ژنی وایە بە قەناعەتترە ژنی وایە هەمیشە داواکاری و پرتەو بۆڵی زۆرە کەسەکان تا کەسەکان فەرق دەکەن وایە دەبێت ئەم سروشتت قبول بێ قبولت بێ و بەلاتەوە ئاسایی بێ کە ژن هەروایە مەگە ئیمامی عومەرتان نەبیستەوە بەڕێزان کابرایەک دەچێ شکوای حاڵی خۆی بکا کە ژنەکەی دایمە دەقیژێنێ بەسەریا دەچم بە ئیمامی عومەر دەڵێم بێ نەسیحەتێکت بکە من فەوتان بەدەست قیژ و هوڕیتەوە دەنگت بەرز دەکەیتەوە بەسەرما والله کە چوون نزیک ماڵی ئیمامی عومەر بووەوە لەودی و پەنجەرە و دەرگاکەوە دەنگی قیژ و هوڕی ژنەکە ئیمامی عومەر دا بەسەر ئیمامی عومەرە بەخوا وتی هەر بگەڕێمەوە باشە ئیمامی عومەر بۆی کێشەکە گەورەتر نەبێ ڕۆیشتە دەرەوە کابرای بینی وتیوە چیەکەی لێرە وتی قوربان شکاتێکم هەبوو بەخوا تۆ شەمان دەردی منتە تۆ لە من خراپتری شکاتی چی لا بکەم فەمووی ژن کاکە هەر وایە ژنی من و هیتۆ و هەموو ئەوایە قبوڵت بێ من لەم کاتا ماڵەکەی بۆ بەجێ دێڵم هەتا ئەهۆن دەبێتەوە تۆ سار دەبێتەوە بۆ کەسی باس مەکە فەمووی مەیژێڕەوە باسی مەکە المشكلة مهما كانت صغيرة إذا خارج البيت الزوجية كبرت کۆتایی قسەکانم بەوە دێنم بەڕێزان کێشەی نێوانی ژن و مێرد ئێمە دەڵێن ئەو شتانی نابێ باس بکرێن کێشەی نێوانی ژن و مێرد چەندە بچکۆلە بێ هەر هیچ نەبێ ئەگەر لە بینی ژن و مێردەکە چۆ دەرەوە کەسێک کە پێی زانی دڵنیا بە گەورە دەبێ نمونەیەکتان عەرزکەم وەکو چی وەکو میزڵدانێک لە بینی هەموو ژن و مێردێکە هەیە میزڵدان فودانە هەمووتان بینیوتانە ئەم میزڵدانە ڕۆژانە ژن فوێکی پێدا دەکا و پیاویش فوێکی پێدا دەکا دوای ئێوارە بەخۆی فش دەبێتەوە هیچ نییە ئەو میزڵدانە لە ماڵی هەموماندا هەیە ژن تووڕە دەبێت فوێکی تێدا دەکا و پیاویش فوێکی دەکا ئەوەندەی لێ دێ لە دوای داوازی لێ دێنن بەخۆی فش دەبێتەوە بچووک دەبێتەوە هیچ نییە ئەو ڕۆژانە هەیە ئەم میزڵدانە کە ژن فوێکی تێکرد و پیاویش فوێکی تێکرد بردیانە دەرەوەی ماڵ بە برای کچەکەیان گوت بە باوکی کوڕەکەیان گوت دایکی ئەم پێیزانی ئەو دراوسەیە تەداخولی کرد مامۆستا فڵان کەس پێیزانی بەڕێزان هەر یەکە فوێک لەم میزڵدانە دەکا هەر کەسێک قسەیەکی تێدا بکە فوێک دەکاتە میزڵدانەکەەوە جا تا زۆرتر خەڵک پێی بزانن فوی زیاتری پێ دەکەن سەرنجامی ئەو میزڵدانی کە هەموو کەس فوی تێکات چی لێ دێ ئەتەقێ کە تەقینەکە یعنی چی یعنی ژیانی ژنەوەیەکە کۆتایی پێ هات بۆیە کێشەکەت زۆر بچووک بووە بەڵام چونکە چوە دەرەوەی ماڵی خۆت هەر کەسە ڕاست دەبێتەوە فوێکی تێدا دەکات جای وایە بە سەعات قسە دەکا یعنی بە سەعات فوی تێ کردووە وەڵام میزڵدانی داما و لەو ناوە بۆ خۆی دەتەقێ کە تەقی ژن و مێردەکە کۆتایی بە ژیانیان هات ئەم بابەتە هێشتا هەڵدەگرێ قسەی لەسەر بکەین و بابەتێکە ضرورە کۆمەڵگە ئێمە بیزانێ بۆیە ئەگەر ضرور بوو کێشەکەت بچێتە دەرەوەی ماڵ جاری وایە ئەڵێ چی بکەم هەر لە ناوە خۆم بخۆمەوە ئەبێ جاری وایە کێشەی نێوان ژن و مێردیش ناچارت دەکا بڕواتە دەرەوەی ماڵ ئەو کاتە چی بکەین دەچینە خزمەت قورئان بەڵام کاتی جومعە من کۆتایی پێ هاتووە هەڵی دەگرمەوە تاری داهاتوو ئین شاء الله تعالی یا ربی خوا ڕەحمان پێ بکەی یا ربی خوا لە دینی خۆت لە قورئانەکەت و سنەتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم زیاتر شارەزامان کەی هەمیشە بۆ کێشەکانمان بگەڕێنەوە خزمەتی شەریعەتی خوا یا ربی خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکەی ئەو ژن و مێردانەی ناکۆکن خوا ئیسلاحی حاڵیان بکەی ئەو خێزانانەی بەختەوەرن یا ربی خوا بیان پارێزی صبر و تحملمان پێ ببەخشی ئەوانەی کە نەخۆشن یا ربی خوا شفای بەخێریان بۆ بنێری یا ربی خوا هەموو ئەو بەڕێزانەی کە نەخۆشن خوا شفای بەخێریان بۆ بنێری هەموو ئەو کەسانەی دڵتەنگن خوا دڵیان خۆشکەی هەموو ئەو کەسانی گیراون خوا ڕزگاریان کەی هەموو ئەو کەسانی گرفتارن خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیەوە یا ربی خوا کوردستانمان پارێزراوکەی ئەمن و ئەمانی وڵاتمان سەلامەت کەی هەموو ئەوانەی لە ئەمنیەتی ئەم وڵاتەدا ماندوون خوا ڕەحمیان پێ بکەی و پارێزراویان کەی يا ربي خويا عاقبتي هم لا يكشمان بخير بجاري آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى
ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون